زەماوەری بە شەڕەفی کوردستان و هەولێری پایتەخت خەڵکی دەنگدزرا و مافخورا و بەشمەینەت ئەی ئەوانەی لە ئاکامی زوڵم و ستەمی گەندەڵی دەسەڵاتی ئەو هەرێمە بێهیوا بوون لە دەستا و دەستکردنی دەسەڵات. ئەمڕۆ بەرواری 15 پێنجی 2010 شەش لایەنی سیاسی لەسەر ئاستی هەولێر کۆبوونەوە بۆ تاوتوێکردنی پرۆسەی هەڵبژاردن و ئەو بارودۆخە نەخوازراوەی کە لە دەرەنجامی ئەو ساختەکاریە و دەنگدزینە دەرحەق بە ئیرادە و دەنجی خەڵک بە پیلانێکی داڕێژراوی پێشوەختە لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتدارەوە ئەنجام درراوە. کۆبنەوەکە بە مەبەستی تاوتوێکردنی ژێڕانەوەی مافی دەنجی دزراوی خەڵک و داکۆچی لە پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا بڕیاردرا: یەک، ڕەتکردنەوەی ئەنجامە بەرایەکانی کۆی پرۆسەی هەڵبژاردننی 12 پێنجی 2010. دوو، دەبێت ئەو هەڵبژاردنە لە هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بە چاودێری ڕاستەوخۆی نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دووبارە بکرێتەوە. سێ، لە ئەگەری بەدەمۆ نەهاتن و چارەسەر نەکردنی داواکاریەکانمان تێدەکۆشین لە پێناو جێڕانەوەی دەنجی دزراوی هاوڵاتیانی کوردستان و بەدەستهێنانی مافەکانیان. سەرکەوتوو بێت ئیرادەی بەهێزی گەلەکەمان شەرمەزاری بۆ دەنگدز و ساختەکارەکان. بڕیارماندا کە هەر شەش لایەن بچین لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان دابنیشین. ئەوەی کە پێشوازی لێکردین نوێنەری نەتەوە یەکگرتوەکان بوو و هەروەها بەڕێوەبەری بەشی هەڵبژاردن لە ڕێکخراوی یۆنامی بوو. ئێمە قسە و گفتوگۆمان لەسەر ئەم خاڵانە کرد و سکاڵای ئەو خەڵکەمانە پێگەیاند و باسی زۆر گفتوگۆمان لەسەر زۆر بابەت کرد. ئەوانیش بڕیاریاندا کە ئەم داواکاریانە بگەینە سەروی خۆیانەوە، ئەوەی کە لە سەریانە بیکەن و ئەنجامدەن. و خاڵێکی تریش بڕیاریانداوە دیارە ڕۆژی پێنجشەمە لەگەڵ نوێنەری هەموو لایەنەکان دابنیشن و کۆمیسیۆنی عێراقیش دەوێت بەشدار بێت لەو کۆبوونەوەی و ئەوەی سکاڵایە و ئەوەی خڕوقاتە لایەنەکان دەبێت لەگەڵ خۆیان بهێنن و لەوێ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکرێتن.